مامزەلات پیاوێکی گەورە بوو لە مێژووە زۆر کەس لە دنیادا مێژوو دروستی کردوون یاخود مەسەڵەن مێژوویە ناونێتی پێشەوە مامزەلات خۆی مێژووی دروست کردووە مامزەلاتی شەشی دروست کردووە مامزەلات ڕۆژی بوونی بە ڕێژی جمهوری عێراقی دروست کردووە مامزەلات کۆمەڵی ڕۆژی مێژوویی بۆ میلەتەکەی دروست کردووە زۆر کەس لە دنیادا کەسایەتی گەورەکان مێژوو دروستی کردوون مەسەلا بۆ نمونە مەسەلا یەکێک جێگری سادات بۆ سادات کوژرا جێگرەکەی بۆ بە ڕێژ حوسنی مبارەک یاخود لێ شوێنەکانی تر دەیان شتیوە ئەوانە مێژوو دروستی کردوون مامزەلات خۆی مێژووی دروست کردووە مامزەلات پیاوێکی زۆر گەورەیە و زۆر جاریش من باسی ئەوەکەن کە مامزەلات وەکو نازانم ماندیلا ئەوان شەڕی ئەوان خەباتی چینایەتیان کردەوە مامزەلات خەباتی نەتەوایەتی و نیشتمانی و کۆمەڵایەتی و ئابووری و سیاسی و ئازادکردی وڵاتێکی کردووە ئەوان لە زیندانە بوون بەڵام مامزەلات زیاتر لە 40 ساڵ ئەشکەوتا بووە ئەنی لەبەرەوە بەراورد ناکرێت لەگەڵ مامزەلات لەگەڵ هیچ کەسێکی لە دنیادا مامزەلات میلەتێکی مەزڵومی بێدەنگی هێنایە سەر ساحەی خەبات و تێکۆشان و ڕاگەیاندن و بڕیارەکانی هەموو جیهان و لە ئومەمی متحیدە بە کوردی قسەی کرد واتە مامزەلات پیاوێکی ئەوەندە گەورەیە ناتوانین لە بە چەند حرفێک و بە کتێب وانە وەسفی مامزەلات بکەین هیوادارم ئەمە دەرسێک بێت و خەبات و تێکۆشانی مامزەلات کە هەمیشە کاری بۆ ئاشتی و بۆ پێکەوە ژیان کردووە هەموو پێکاتەکانی پێکەوە کووە کردەوە و ئەو خەڵکەش کە ئێستا بەو پەرۆشەی بۆ جەناوی مامزەلات ئەمانە هەمووی هاندێک بۆ بێ ئەوەی کە ئێمە بەبێ یەکگرتووی و بەبێ ڕیزی ناتوانین شتێکمە بگەێنە نەتیجە بۆیە تەنها ڕێگەیەکەوەیە کە مامزەلات ئاسوودە بێ کە مامزەلات بە لە ناو گۆڕەکەیە ئاسوودە بێت ئەوەیە کە ئێمە هەموو یەکگرتو و یەکڕیز بین بۆ میلەتەکەمان لە گیر و گرفتەکان ڕزگار بکەین و ئەوەی تا ئێرە مامزەلات هێنایەتی ئەوەی کە ماوە ئێمە بۆ ئاسوودەکردنی ئەو هەمووی بگەین ئاخر قۆناغی سەرکەوتن